لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 19 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکانەوە لە پارێزگای سلێمانیدا سزا دراون. بەڕێوەبەری زیندانی چاکسازی گەورانی سلێمانیش ڕای دەگەێنێت ڕێژەی سزادراوەکان بەراورد بە ساڵی پار کەمی کردووە. هاوکات بەرپرسی هۆبەی یاسایی زیندانەکەش ڕای دەگەێنێت بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان تاوانبار نین و دەبێت وەک نەخۆش لە نەخۆشخانە و سەنتەری چارەسەرکردنی تایبەتدا بمێننەوە نەک زیندان. ئەم ساڵەوانەی کە لە لای ئێمە سزادرا ئەتوانین بڵێن بە مادەی هۆشبەر کە هاتووەتە لامان 19 سزادرا بە بەکارهێنەر هاتووە کە لە ساڵ پار 322 سزادراو هەبوو. ئەم ساڵ 19 سزادراو و هاتووەتە چاکسازیەکەی ئێمە. مەبدەیان پێمان وایە کە ئەمانە پێویست ناکات سزا بهێنرێنە زیندان، بەڵکو ئەبێت شوێنێکی تایبەت نەخۆشخانەیەکی تایبەت هەبێت کە چارەسەری ئەم کەسانە بکات کە ئالوودە بوون بە نەخۆشیەک نەوەکو تاوانبار بن بەڕاستی. ئەگەرچی ئەوان خۆیان بە نەخۆش دەزانن نەک تاوانبار، بەڵام یاسا بڕیاریمانەوەی لە سوودی زینداندا بۆ دەرکردوون. لە ئێستاشدا بە هەوڵی ڕێکخراوێکی مەدەنی زیندان بۆ ئەم سزا دراوە بووەتە دەرفەتێک بۆ ڕزگاربوونی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. کێشەکە ئەوەیە کە لە دەرمانەکە لە جەستەدا نەمێنێ، یعنی تەسیری کردووە سەر دەروونت، سەر بیرکردنەوە، سەر خەڵس و کەوتت، یعنی پێویستە بە چارەسازی دەرونی هەیە، یعنی پێویستە بە دەروون ناس هەیە. ئەم پێویستمان بە سەدان کەسی وەکو مامۆسادارا هەیە. بەڵام بەرحاڵ من بار شێوەیە بکەوتمە ناو زیندانەوە، بەڵام زیندان هەرچەنە ئەم شتە لە ڕووی یاساییەوە بە تاوان سێرەکرێ، هەرچەنە لە هەموو دنیا ئێمە تاوانبار نین، ئێمە نەخۆشین، ئێمە قوربانی دەری ئەو مادانین. بەڵام بەرحاڵ تاکو ئێستا یاسا لە وڵاتی ئەمە بە تاوانبار سێرمانەکە. بەرحاڵ کەوتمە زیندانەوە، بەڵام خۆشبەختانە لە زیندانە ڕێکخراوی وچانم ناسی، خۆشبەختانە مامۆسادارم ناسی کە دەوری سەدان دکتۆری بۆ من دیوە لە دەرەوە و پێویستمان بە سەدان ڕێکخراوی وەکو ڕێکخراوی وچان هەیە. ڕێکخراوی وچان ماوەی 4 ساڵە کار لەسەر ڕاهێنانەوەی زیندانیەکانی چاکسازی گەورانی سلێمانی دەکات، بە تایبەت بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. بەرپرسی ڕێکخراوەکەش دەڵێت توانیویانە 7 سزادرا و لە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان ڕزگار بکەن لە ڕێگەی ڕاهێنان و بەهێزکردنی لایەنی دەرونی سزادراوەکانەوە. تا ئێستا 7 بەکارهێنەری مادەی هۆشبەر چارەسەر وەرگرتووە کە خۆشبەختانە بە دوواداچوون بە دوای هەمویان ناکراوە. تا ئێستا هەر 7یان واتە بڵێن سەلامەتن پاکن لە مادەی هۆشبەر نەچوونەتەوە سەری. ئەمەیە کە گرنگی چارەسەرەکە بەبێ بەکارهێنانی دەرمان، واتە دەرمانی تا بەکار نادرێت، تەنها دانیشتنی ئەوەی کە بێتێت چارەسەری دەرونیە. بە بڕوای چاودێران کەمبوونەوەی ڕێژەی زیندانیەکان و سزادراوەکان لە چاکسازیەکاندا بەو واتایە نایەت کە ژمارەی بازرگان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە کوردستاندا کەم بوو بێتەوە، بەڵکو بە پێی زانیاریەکانی بەشی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی سلێمانی لەم ساڵدا ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە زیادی کردووە، بە تایبەت لە ناو توێژی نەوجەواناندا. ئەحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.